ئەمە نمونەیەکە، هەر نمونەیەکی سادەیە، سادە یەکێکە لە ڕەخنەکان. بەڵام وەلەقەد ضربنا في هذا القرآن للناس من كل مثل، لەو قورئانیان باسی هەموو شتێکمان کردووە، ئێمە باکمان نییە، چی دەڵێن هەموو شتێک چارەسەرمان پێیە والله العظیم. بەڵام ئەگەر تۆ بچی لە خەڵکە وەریگری بڵێ هاو کەسە چۆن ئیسلامەتیەکە، ئەوە خۆش تیاچی تۆ، ئەوە دینەکەشت تیاچێ، خۆشت تیاچی. تۆ بێ لە داعشێکی خوێن ڕێژەوە بێ سەیری ئیسلام بکەی کە پێغەمبەر فەرموویەتی صلی الله عليه وسلم لئن أدركتهم لأقتلنهم قتل عاد وثمود، والله ئەگەر پیان بکەم وەکو چۆن عاد و ثەمود قەتڵ و بڕکرا ئەوە قەتڵ و بڕیانەکەم، تۆ بێ لەوانەوە ئیسلام سیرکەی لەم هەموو خەڵکە مسلمانی کە لەم ناو ئەم کۆمەلگایە کە لە شوێنێکی پێنجوێنی وەکو ئێمە یا شەو دەرگادامەخەو لە خۆت مەترسە، ئەمە حساب ناکرێ، ئەمە هەمووی بەڵامە چنەوە حسابەکەن، مشتێ حسابەکەن، لە ملیارێک و 500 ملیۆن مسلمان مشتێ حسابەکەن. ئەویش پێغەمبەرەکەمان ئاگاداری کرد.